سلاف و ریز تماشاوان هیجا د برنامه کردی هین دبم ده ام ایرو جیل پیشبری ونه. بله تماشاوان هیجا درس عبوری ده ام لسر حوال ناوان سکنی بون ام ایرو جیل لسر مجارکنو لسر جیناوان بسکن تماشاوان هیجا خواندکاری مجی لبندامنو بخیراتن حوالنو چاوانه باشن سر چاواتن بله مگو چه مگو ام ایرو لسر جیناوان بسکنن مجارکه براستی جی د کردی ده گرینگه مامۆستا جیناف چی بوو؟ جیناف چییە ژێ ناوێژەم کارم فێم بکەن ئەس بنویسن وێ دەرێ جیناف بە تورکیان بێژن زەمیر چییە جیناف هەڤۆکێدا دە زماندا جهێ پەیوا دەگرن جهێ ناوان دەگرن هانژی ژخوا ئەم کارن ئیفادە وێژی فێم بکەن جي ناف شخون زانن ناف بتركين بجن اسم بعربي جي اسمه ناف جي ناف يعني جهه نافا دقرن شخون زانن كردي دي كلمة هنا يك جي ويك جي جه هر دك جيتين معناها ير جي وجه هر دك جي دي كردي ده تينا معناها ير بتركيا بجن بلكي وبيسيا حناكا كيتكن دبي يكي كرد شوية سينماي دبيش دري فقرية چما بالسر دري قوتيه جي نما يعني يرقال ماذا بلاك بقري ام ايش فيدريزان جي ناف چيه او بيفينكو جهه نافا دقرن يعني چاوا يعني از دبيجم احمد چو دبستاني بله لفيدري كيجان بيف نافن احمد نافا و دبستان جی ناوه چول ویدره چیه؟ لیکره او هر دکی دی ناون لیکر ویجی بنویسیم لیکر فیل لیکر به ترکیه ان بیجن چه؟ فیل به کردی ان بیجن لیکر بله مگو چه؟ مگو جی ناف جهه ناوه دگرن مثلا اجدیلا و امکارن بیجن چه؟ امکارن بیجن او چو ویدره آنجی او چو ور او چور لفيدري او اور هردك جي چنا جي ناون يعني جهه ناوكي قلتنا ايش بدل عم بيجن احمد ام كارم بيجن او چو ايش بدل عم بيجن چو دبستاني ام كار بيجن چور چو ويدري بلكي ور لفيدري جهه دبستاني قلتيه و او جي جهه احمد قلتيه وجينا فهم كرن بلين هذا درسك خدا ام سر جينا فان سكني بون لبلي ام سر سر سكني بون ام نكد ونافر قلاده يرو ان شاء الله امي لسر هورغلين وا امي بسكن بلي جينا جقلك اليافا امي سراو سكنين يك جي ام كارم بيجن جاليه بيوريفا جاليه بيوريفا بلي جاليه بيوريفا امي جينا بنرن بيور وبرسي بيور وظيفه پیور görev vazife anji پیور تیوی معنی یعنی جیناف دناف هفو کده دناف زمان ده کی جان وظیفهان کی جان پیور ادگرن امی لسر وان بسکن میناکک اون زن میناک چیز بیجم قی میناک örnek benay zanibin بله وی از و خواندم بله لفيدري كي جان جيناف هنا وي و اس بله وخواندن ليكرا فيلا وخواندن وي از وخواندن لفيدري وي كيا شخص كي زلامكي نشان ده ناس كرن لفيدري بيورا في كيا دناف هيمان هفو كده اف كرده Kırda çiye? Kırda özne. Öznep. Türkiye'de bejin öznep kurmancı. Hem bejin kırda بعربي bejin fail. Yani yeku kardaki, yeku işdiki, yeku vazifediki, yeku hareketediki ki jana kırda. Yani wiye. Bele. Lvedere ke ve xwendin kiriye? Wi kiriye. Bele. Lvedere es çiye? Ez biresere. برسر چیه؟ اما ایجی بیجن برسر نسنه یعنی دناب هوا که ده اوا کوش لیکره تکوی بن باندورا لیکره ده ام جورد بیجن برسر یعنی ترکی
nesne. Dibêjin çi dibe işten, fiilden etkilenen. Etkileyen değil, etkilenen. Etkileyen we yani özne, kirde. Etkilenen ez yani nesne, bir eser. Belê me got çi? Me got wî ez vexwendin vê derê hem bûye kirde hem jî bûye çi? Bûye bir eser. Yani jî min ew ani vir. Li vê derê dîsa min ew û vir. Em karin bêjin dîsa çine cî navin. Li vê derê min û ew dîsa çikawa çi ye? Wezîfeya we dîsa kirde û bir eser e. Yeke dî em karin bêjin dersa min. Dersa min. Li vê derê jî kîjan cî nave? Min. Li vê derê ders nave û min cî nave. Wezîfeya wê çi ye? Cî nav digre. Li vê ev na çi ye? Bi Tirkî ravek e. Ravek. Ravek çi ye? Ravek bi Tirkî dibêjin tamlama. Raveker, raveber. Ravek tamlama. An jî em cana dibêjin terkîb jî. Ravek niha çêtir belkî têbkaranî. Li vê derê ev ravek e tamlamaya. Li vê derê min çi ye li vê derê? Wezîfeya wê raveker e. Yani tamlayan. Raveker û raveber. Raveker tamlayan. Raveber tamlanan. Ez vê jî binivîsim. Raveker tamlayan. Raveber tamlanan. Belê, li vê derê me got kîjan e? Wezîfeya wê raveker e. Raveker. Yani cîna di nav ez bêjim hevokê de dibine raveker an jî raveber. Belê. Hûn dixwazin mînakekê bidin ku mesela ravek bê keremke. Ez û heval çûne dibistanê. Kam binivîsin. Ez û heval çûn dibistanê. Belê, li vê derê kîjan heye? Ez cî nave, heval cî nave? Na, heval vê derê nave. Heval nave. Ez û heval çûne dibistanê, çûn dibistanê. Li vê derê ez kîjan wezîfê de ye? Kirde. Belê. Lê belê ne raveke, ne raveber, an jî ravekere, ne. Li vê derê ravek nîne. Me got û ravekê de bikarbînin. Keremke? Win werin nivir. Li vê derê ravek heye? Na. Na, nîne. Ne wilo? Em karin bêjin mesela çi? Xalê min. Belê, me got çi? Xalê min. Xwedê me got xalê min cî nave û li vê derê ravekere. Êdî ez dixwazim mînakeke dî ji we bixwazim. Mînakekê bêjin ku ne raveber bê, cî nav raveker bê. Dixwazim bêjin. Cî nav bila bibe raveker. Keremkin? Yani ne tamlayan, tamlanan. Ez vî rengî bêjim. Mesela me got çi? Me got xalê min. Xalê min. Yani bila cî nav ne li vê derê bê, li vî alî bê. Hûn nabêjin. Dibêjim qey tinêta we nîne hûn bêjin. Meta min. Meta min em li vê derê bû dîsa çêbû ne? Divê alî dî bê. Ne eleh min, te ew min wî ferq nake kîjanê bêjin? Bila cî nav bê tenê. Tuket bîra min. Tuket bîra min. Cînat ne? Dîsa çêbû, na bîra min dîsa dawiyê çêbû. Tu helbesta cennetê. Tu helbesta cennetê dîsa nekete dawiyê. Ama ne bu ravek çê nebû. Ez ê yekê bêjim. Mesela bêjin çi? Em bêjin ew ê jêhatî. Ew ê jêhatî. Li vê derê çawa bû? Nebû raveker, bu raveber. Raveber. Belê. Li vê de kîjan cî nave? Ew. Ne wilo? Ew ê jêhatî. An jî em bêjin ewa hêja. Ewa hêja. Li vê derê ew kîjan e? Ew çi ye? Cî nave. Ne wilo? Raveber. Raveber. Ferqa vê û vê çi ye? Kê dixwaze bêjî? Yek ji boî nêre, yek ji boî me ye. Erê, yek ku dibe ew ê jîhatî ev zilamek e. Lê ku te got ewa hêja, ev pîrek e, jinek e. Belê, em ne gerek wêne zanibin. Di Kurdî de zayen, yani nêrîtî û meyîtiya hemî peyvan heye, hemî kelimeyan heye. Lazim em vê zanibin. Li hinek herême ew ji holê rabûye an jî
خرابویە تەولی هەبووە لێ ئەف تایبەتێکە کوردیە لازم ئەم vê بپارێزن و ئەم شکلی بکاربێنن یعنی زمان نبووە فەرمی ژوەیەکی ڕێژ خۆ ئەوش بەرسەبەبێ هەنە لێ مەسەر دەبێت کەچک بێ ئەم نابێژن ئەف هەڤالێ منە ئەم بێژن ئەف هەڤالە منە ئزلام ژی بێ ئەم بێژن هەڤالێ منە گەرەک ئەموانە تەv لێ هەب نەکن یانجی کو ئەس بێژم من ژوێستاند کو ژن بێ گەرەک ئەم نەبێژم مژویستاند گەرەک ئەم وێنە فەرقاوێ ئەم بکاربێنن دناف ژیانە خۆدا دناف پەیوێن خۆدا بەێ مەگۆ چێ یەکی دیت بێژن ئەزێ عەفدال ئەزێ عەفدال لەوێ دەرێ ئەسکیە یان ji بۆی خۆ دەبێژێ یعنی ئەف بکارانین ئەف چەشید ئەف تور ئەس کارم بێژم نە زێدە چیکە نە زێدە بەلاوە لێ بەلێ تێ بکارانین بێ ئەزێ فەقیر ئەزێ بەلەنگاس ئەوەی ژار ئەوەی پەریشان ئەوە بەرکی نەزێدە ئەمە تێ بکارانین وێ ناژی زانون مەگۆ چێ مەگۆ هەم دەبێ ڕاوەبەر هەمژی دەبێ ڕاوەکەش جیناف دناف زمێندا بەێ ئەمێ دەرباسی سەرخالەکە دی ببن بەێ مەگۆ چێ مەگۆش ئالیێ پەیورێڤە یانیش ئالیێ وەزیفێڤە جیناف چاواتێنە بکارانین پیشران بێژین ژ ئالیێ زایەن دێڤە ژ ئالیێ زایەن دێبە زایەن چی خۆتن زایەند منەهاژی بەلکی بەحس کرد ئەم بێژین ئەریلیک دیشیلیک زایەند ئەریلیک دیشیلیک یعنی د کوردیدا هەیە دگەلێک زمانەدا نینە لێ بەلێ هەن زمانەدا هەیە مەسەل ئینگلیزیدا گێم هەیە مەسەل هەنێژ بۆی شخصا دو شخصا هەیە هی و شی هەیە وەکی دی نینە هەنێک زمانەدا نیڤە هەنێکادا سەدی سەدە هەنێک زمانەدا بەلکی سەدی هەشتەیە د کوردی دەژی زایەن هەیە ئەم کارم بێژین تەنێت لێکەرا دەنینە یعنی بەلکی ناوێ چیە فعیل و لێکەرا دەنینە وەکی دن ئەم کارم بێژین هەمی کلمەیەدا هەیە حتا ئەم کارم بێژین لێکەرا دەژی بەلکی قسمی هەیە هەندێک هەیە کوردیدا زایەن جهێکی گرنگ دەگرێ منهاژی باسی کرد ئەم دخوازن هەنێکیژی سەر وێ بسەکردن یعنی جیناف لە گۆر زایەندێ چاوە ژەف جودا دەبن یەک ژێ ئەف ئەم بێژین یەک و زایەن داوە نەبەلی مەسەلە چێ مەسەلە ئەس تۆ ئەو من وان وە هون بەلکی یەک دۆکەکمانژی ئەم کارم بێژین ئەڤ ناچنە زایەن داوان نەبەلیە زایەن داوان جیناڤە نەبەلیە وەکەکو مەسەر ئەس بێژم ئەس دەرسێ دەبێژم لێ دەرێ تکەس نزانێ هاکو من نەبینە کوم بینەش خۆ جودایە کو من نەبینێ نزانێت کو ئەزلامم ئانژی ئەس پیرەکە نەورۆ کو یەکی گو ئەس ئاژەم بێژن تو چاوایی و ئەمووی ئینسانی پێشبەری خۆ نەبینێت ئەم نزان ئەو ئینسان زلامە ئانژی بیرەکە مەسەر سترانە کۆ بهیسە دەبێت تو گولی ئەز بلبلێ تەمە تو زینی ئەزمەمێ تەمە حتا ساغ بم لە دنیای تو یا منی ئەزیە تەمە سواز وێنە بنویسم بێت تو یا منی ئەز یێ تەمە لەوێ دەرێ ناوێ شخصا ناوێ ژنە ناوێ پیرەکە ناوێ زلامە ji binî jî derbas nabê lê belê ku yekî got tu ya minî li vê jiyayê em zanin ku yê ku jê re dibêje jin e pîreke û ez yê te me ji yê jî em dizanin ku ew zilam e em vê nezanin newro yani Kurdî de erê ev ji bo kelîmê me yê jî ji bo yê nêr tê gotin belê me got çê me got ez û tu ew min wan we hûn divana denîne zayên nebeliye yani em nizanin ku ev kîne lê belê di hinekan de jî tê îfade kirin tê belêkirin weke çi weke wî weke wê weke wê weke kîjanî weke yekî weke yekê وەکە vê ئەم بێژن دوانە چه هەیە زایەند بەلیە مەسەلەن بێژین چێ ئەم بێژین وی ئازمون دەرباس کرد بەێ لەوێ دەرێ وی ئەم زانن کو
زلامەکە ئەم زانن و نە پیرەکە ئاژی ئەم بێژن کیژانی لتەخست کیژانی لتەخست بەێ لەوێ درێ کیژانی ئەم دەزانن و زلامە کوان بێژن کیژان نەبەلیە کوان بێژن کیژانی زلامە کیژانێ پیرەکە بناژی گەرەک ئەمزانە بن یانژیان بێژین یەک چوو دبستانی یانژی ئەم دەژین یەک دەخوازێ فلان تشی بکە لێ دەرەمانەیە یەک نەیەکی تەنەیە مرۆڤ نە ژیانی ji بۆی هەمی ئینسانان دەبێژن بەس ترکیت بێژین چێ دوێ ئینسان بوونی یاپماس یان نە ئینسانێکی تەنێ ji بۆ هەمی ئینسانەت کوردی دەژی جانان بێژن یەک دکارێ فلان تشی بکە یەک ینی ئینسان ینی هەمی ئینسان ینی مرۆڤ یانژی مرۆڤ بەێ کۆتەگۆ یەک چوو دبستانێ ئەم نزانن زلامە ئان پیرەکە لێ مەسەن بێژین یەکی وەها گوت یەکی وەها گوت لەوێ دەرێ ئەم زانن و یەکی بۆی زلامێکی تێگوتن چه فێم دەکەن ئەم ژێ ئیە فێم دەکەن ئاژیان بێژین یەکێ تەنێ خوندیە یەکێ تەنێ خوندیە بەێ لێ دەختێک و دەگو یەکێ تەنێ ژێنا ئەم دەزانن پیرەکە نەزلامە ئاژیان بێژن وێ چ دەخواست وێ چ دەخواست لەوێ دەرێژی وێ ئەم زانن و پەیوەکە مێە نە نێرە ئەم بێژن vê her tişt kiriye vê her tişt kiriye li vê derê em ji vê yani ji vê peyva ku dibêjin çi dibêjin ê em dizanin ku ev ji boy jinekê ji boy pîrekekê hatiye gotin lêbelê xutê ku te got ew hat li vê derê em nizanin ئەم چکاوی ئەم زایەن داوی نزان ئاژیان بێژین تو دبێژی تو دبێژی لەوێ درێژی ئەم نزانن و ئەو کینە دیە پرانەدا یان یە زێدەدا یان یەک و گەلک تش ناودا گەلک کەس ناودا ئاغڵەبە زایەن داوان نەبەلیە بەزە هون دخوازن کوتەگو هون دخوازن لێ دەرێژی زایەند نە ئەشکەرەیە نەبەلیە چکو گەلک کەس ناودنە ئاژی ئەبێژن چ من ژوان ڕەگۆت من ژوان ڕە بەێ قوتێ لێ دەرێتە گۆ وان ئەم نزانن گەلەکەش بەروەیەکەم زانن تەولی هەمێش بەروەیەکی چکاوە زایەن داوە نایە ئەشکەرەکردن وکو یەکی گۆ منژی دیسە ئەم زایەن داوان ئەشکەرە ناکرد بەێ مەگۆ چێت ئیرۆ مەدە جیناواندا لەگۆر پەیورێ جیناف و لەگۆر زایەندێ جیناف ئەم سەر vê mijarê sekirîn tişekî hûn dixwazin bipirsin kerem bikin wekî dî dersame îro li vê dirê xilas bû belê temaşevanê hêja îro em li ser cînavan sekirîn li ser belkî di ser xalê cînavan lê belê mijara cînava hinekî maye em ê dersê pêşa xwe de jî inşallah ser vê mijarê bisekinin heta wê demê heta bernameyeke dît Kurdî hîn dibim de em hevdû bînin